لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەشێک لە وەبەرهێنەکان لە سایی ئاسانکاری یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دەیان و سەدان پارچە زەوی نایابیان پێدراوە کە جگە لە قازانجی مادی بۆ خۆیان هیچ سوودێکیان بۆ چینی هەژار نەبووە. بە پێی زانیاریەکان لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانی 1720 دۆنم زەوی دراوە بە 72 وەبەرهێنەر. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا زیاتر لە 1700 دۆنم زەوی دراوە بە وەبەرهێنەرەکان. ئەم 1700 دۆنم زەویە تەنها بۆ 72 پرۆژەی وەبەرهێنان کراوە، واتە تەنها بە 72 وەبەرهێن دراوە. لە غەیری ئەمانە هیچ کەسێک سوودی لەم پرۆژانە نەبینیوە و ئێمە بەدواداچوومان کردو بەم بابەتە. بەشێکی زۆری ئەم بابەتانە لە هۆتێلە، فندقە، لە جەمەلۆنەکە دروست کراوە، یعنی لە کۆمەڵێک شت دروست کراوە. جگە لە وەبەرهێنەکە هیچ سوودێکی بۆ هاوڵاتی نییە. بەشێکیان پرۆژەی یەکەی نیشتەجێبوونەکە ئێمە زانین بە سعرێکی زۆر هاوڵاتی تەنانەت مامناوەند و فەرمانبەریش ناتوانێت ئەم پرۆژانە بکرێت و ئەم یەکەی نیشتەجێبوونانە بکرێت. ئەمە گەورەترین گرفتی دروست کردووە. هاتوون بەدیلێکیان بۆم ڕاگررتنی دابشکردنی زەوی بۆ سەر فەرمانبەرانە دۆزیوەتەوە. ئەویش ئەوەتانی لە جاتی ئەوەی ئەم زەویانە بدرێت بە فەرمانبەر، هاتوون ئەم زەویانە دەدەن بە وەبەرهێن بە ناوی پرۆژەی وەبەرهێنەوە دروستی ئەکەن بۆ ئەوەی هاوڵاتی سوودی لێبینێت. ئەم زەویانە هەمووی تەخشان و پەخشان کراوە. دوو، هیچ هاوڵاتیەک سوودی لێ نەبینی ئەم پرۆژانە. سێ، تەنها کۆمەڵێک کەس پێی دەوڵەمەند بوون، کۆمەڵێک سەرمایەداری پێ دەرکەوتووە بۆ مەرژەوەندی و بۆ مەرامی خۆیان بەکاریان هێناوە. باز لەوە دەکرێت ئەو زەویانە دراون بە وەبەرهێنەرەکانی نزیک لە حیزب و دەسەڵات و یاسای وەبەرهێنان بووە بە مێرگێک بۆ سەوزبوونی گەندەڵی و هەڵتۆقینی وەبەرهێنەرەکان لە زۆنی سەوز و زەردا. یەکێک لە چێڵگە و مێرگەکانی گەندەڵی، چێڵگە و مێرجی گەندەڵی بریتە لە یاسای وەبەرهێنان بە ناوی وەبەرهێنان، بە ناوی پرۆژەکانی مساتەحا بەداخەوە. ینی زەویەکی زۆر لە سەر جەمشار و شارۆچکەکانی کوردستان لە هەر چوار پارێزگاکە و لە هەر چوار ئیدارە سەربەخۆکە بەداخەوە بە هەدەر دراوە و ئەمە دەستدرێژی کراوەتە سەر ماڵی گشتی و لە خزمەتی کۆمەڵی وەبەرهێنا بووە کە هەندێکیان بەداخەوە هیچ پێشینەیەکیان نییە و هەڵتۆقیون لە پەنای ئەم یاسایەوە و هەموو ئەو زۆربەی هەرە زۆری ئەو یەکانی نیشتەجێبوون خەڵکانی کەم دەرامەت و چینەکانی خوارەوە ناتوانن لی سوودمەند ببن. مەسەلەن ئەم زەویانە بە خۆڕایی حکومەت پیانەدا پارەیەکیش لە خەڵک وەرەگیرێ و هەندێک لە یەکەکانی نیشتەجێبوون ئێمەوەکو لیژنەی شارەوانی و گەشت و گوزار متابعەمان کردووە. ئەوەنەی گەندەڵی تایە خانوو هەیە 4-5 دەستی کردووە. خەڵگەیە لە ماوەی 10 ساڵ لەوە پێش ئێستا 10 ساڵ 8 دەفتەر دۆلاری دیارە نەشوقەکەی دیارە نەیەکەکی نیشتەجێبوونی تایە. هەموو پرۆژانەی مۆڵەتیان پێدراوە بۆ قازانجی وەبەرهێنەرەکان بووە لە کاتێکدا دەیان و سەدان پرۆژەی تەواو نەکراوی خزمەتگوزاری هەیە کە لە دوای 2014 وەستاون و پاساوی حکومەت لە ڕاگررتنیان قەیرانی دارایی بووە. بەڵام بەشێک لە وەبەرهێنەرەکانی نزیک لە حیزب ڕۆژ لە دوای ڕۆژ پرۆژەکانیان و یەکە نیشتەجێبوونەکانیان دەبن بە ئاسماندا و بە پارەیەکی زۆر دەیفرۆشنەوە بە هاوڵاتیان. پێشتریش بەرپرسێکی باڵای یەکێتی نەیشاردەوە کە سیمای شاری سلێمانی بە جەمەلۆن و مەخزەنەکان ناشرین بووە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.